باز لەواکەین هەروەک لە راپۆرتەکەشدا میهرەبان ئاماژەی پێدرا ئابوورناسان ئەڵێن پشتبەستن بە تەنها سەرچاوەیەک بۆ داهات ناتوانێت وڵات بکاتە خاوەنی ژێرخانێکی ئابووری پتە و بەڵکو بە پێچەوانەوە لە زۆربەی سێکتەرەکان پاشەکشەی پێکات دوجار کۆمەلگەیەکی کرێخۆر بەرهەم دەهێنێت گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین بە میوانداری سەرکۆ یونس ئابووریناس کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە کاک یۆنس سڵاوت لێ کاک سەرکۆ ببوورە سڵاوت لێ بێت و بەیانیت باش بێت هەرێمی کوردستان لە ڕووی پێڕەوکردنی سیستەمی ئابووریەوە چۆنە توانین بڵین سیستەمێکی ئابووری کرێخۆری هەیە یاخود چۆنە کاک سەرکۆ گوێبیستی منیت کاک سەرکۆ سڵاوت لەبێت ئەگەر گوێبیستی منیت دەمپرسی کە ئابووری هەرێمی کوردستان لەسەر چه سیستمێکە پەیڕەوی چه سیستمێکی ئابووریەکە دەتوانین بڵین سیستەمی کرێخۆر پەیڕەو دەکات بەڵێ هەنار دیارە لە ئێستادا بڵێم بۆ کاریەوەی کە لە هەرێمی کوردستاندا با بڵین زۆرینەی داهاتەکان بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران پشت بە نەوت بەستووە ئەمەش دەکرێت بڵین ئەگەر زۆر بەردەوامی هەبێت لە هەرێمی کوردستان لە ڕووی سیستمی ئابووری دەبێتە سیستمێکی کرێخۆر ئەمە لە کاتێکدا لە وڵاتە پێشکەوتوەکان کاتێک لە ڕووی سامانی سروشتیەوە دەوڵەمەند و داهاتیان لە ڕووی سامانە سروشتیەکانی وەکو نەوت و غازەوە دەست دەکەوێت و هۆکارە بۆ ئەوەی کە ئەم داهاتە جگەلەوەی کە موچەی فەرمانبەرانیان هەندێک بابەتی دیکەی تایبەت بە ئابووری ئەو وڵاتی پێچارەسەر بکەن ڕۆڵی دەبێت لە بژانەوەی سێکتەرەکانی دیکە وەکو پیشەسازی وەکو کوشتتوکاڵ وەکو گەشت و گوزار کە ئەمانە ڕۆڵی سەرەکیان دەبێت بۆ جارێکی دیکە لە دابینکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان و ڕەخساندنی دەستی هەلی کار بەڵام لە هەرێمی کوردستاندا هەروەکەوەی کە بیندراوە کاتێک کە لە ئێستادا خۆشبەختانە سامانێکی سروشتی زۆر باشەیە لە نەوت و لە غاز بەڵام نەتواندراوە جارێکی دیکە ئەم سامانە سروشتیە بەڵێ لە خزمەتی کردەکانی دیکەی وەکو نەوت و وەکو کەرتی بابلشتوکاڵ و گەشت و گوزاردابێت ئەمە ژوای کردووە کە زۆرینی ئەو بابەتانی کە هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتانی دراوسێەوە بێتە ناو هەرێمی کوردستان و دەستی کار کەم بێت بەڵێوە دیارە کێشەکە چارەسەر بۆ مهرەبانەچینەوە لای میوانەکەمان سەرکۆ یونس کە جەنابیان شارەزای بواری ئابوورین کاک سەرکۆ سڵاوت لەبێت دێمە لای تۆ پرسیارەکەمەوە بوو کە لە هەرێمی کوردستان لە ڕووی پێڕەوی سیاسەتی ئابووریەوە چۆنە توانین بڵین کە سیستەمی ئابووری کرێخۆر پەیڕەو دەکات یاخۆت جۆرێکی دیکەیە فەرموو زانیاریەکان لای توان زۆر سپاس بانیەوە باشتر لە ڕاستیا بەداخەوە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەن دوای نزیکە تقریبان 30 ساڵە بێت لە دوای یەکەم کابینەوە لە ساڵی 92ەوە کە هەرێمی کوردستان وەکومانایشی کورد بۆ خۆی حکومداری هەرێمەکەی خۆیەکە بەداخەوە لەو کاتەوە تا ئێستا ئێمە ناتوانین بڵێن هەرێمی کوردستان لەسەر سیستەمێکی ئابووری زانرا و پێڕەوەکرێ بەداخەوەی کەوا هەیە لێرە و لێرە مەسەلەن جۆرێک لە سیستەما جیاوازەکان هەیە خۆتان نەزانن لە ئابووریا چەند سیستەمێکمان هەیە یەکێک لەوانە سیستەمی ئابووری سەرمایه‌داری بازاڕی ئازاد ئەوی کەشان سیستەمی ئابووری ئیشتراکی ئەوەی کەوا حکومت دەسەڵاتی هەیە دانێکی کەشمان هەیە ئێستا لە جیهانی تازا باوە تێکڵاوە تەمان ئەوە زیاتر ئامانجی خۆی پێکاوە ئەوەی کە هەیە حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا نەیتوانیەوە پەیڕەوی هیچ لەم سیستەمانە بکات ئەوەی کەمان هەیە ئێمە خۆشبەختانە هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی سروشتی زۆر زۆر مهمە گەورەیە قەبارێکی باشی هەیە بە هەم لە یەدەکی نەوت هەم لە غاز بەڵام بەداخەوە ئەم سامانە نەخراوەتە کار بۆی کە بتوانێت کارتەکانی کە گەشە پێبین ئەوەی کە هەیە هەرێمی کوردستان لە ماوەی 15 ساڵی ڕابردووە احتیمالی سەرێکیمان خۆتان نەزانێ ئێمە لەسەر داهاتی نەوتی فرۆشتاوە ئەوەش کە دیارە نەوتی فرۆشاوەکانمان بەچی شێوەیەکە فرۆشێ هەم لە گرێبەستەکانە هەم لەو نرخێکەوە نەوتەکەی پێفرۆشنکەوە کەمتر لە بازاڕی جیهانیا و بە نرخی ئۆپیکش نافرۆشێ هەمووەمانە تەمان وایە لە هەرێمی کوردستان بڵێن هەرێمی کوردستان بڵێ ئابووریشی کرێخۆری هەیە احتیمالی سەرکی زیاتر لەسەر یەک سەرچاوەیە کە بریتە لە نەوت لە ئێستا لەگەڵ هەندێک سەرچاوی کە بەڵام ئێمە عادەتەن ئابووری کرێخۆر بۆ وڵاتانە ئەوترێکەوە داهاتی گشتینەتەوەیان احتیماداً فقط لەسەر یەک سەرچاوێت تا سەرچاوە ئەوی سروشتیە
بۆ ئەوش استقلال ناکرێت تەنها هاتون لە حاڵەتێکی یاوەک زۆربەی وڵاتانی طبعاً کە ئەم حاڵەتان هەیە و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باکووری ئەفریقا زایدن یەک دوو وڵات لە ئەمریکای لاتین هەموو وڵاتانە هاتون سامانە سروشتیەکان ڕاستەخۆیەوە بە وڵاتانی دەرەوە کۆمپانیەکانی دەرەوە ئەوانش بە شێوەیەکی سادە و ساکار دەریهێنن و ئیفرۆشن و بڕێکی زۆر لە تێچوون و لە مەسارفێکی زۆریان خچۆت سەر ئابووری ئەم وڵاتانە هەرێمی کوردستانیش لەم ناوەندا نمونەیەکی جوانە کە ئەتوانین بڵێن بەڵێ ئابووری هەرێمی کوردستان ئابوورێکی کرێخۆری سەرفە. باشە کاک سەرکۆ لە کاتێکدا لە هەرێمی کوردستان لە ئێستادا سەرچاوەکانی وەکو نەوت و غاز خۆشبەختانە لە هەندێک ڕۆ دەکرێت خزمەتی باش بە هەرێمی کوردستان بگەێنرێت جگەلەوەی کە موچەی فەرمانبەران یاخود بەشێک لە موچەی فەرمانبەران دابین دەکرێت بڵێن لە ڕێگەی ئەو داهاتەوە توانراوە خزمەت بە سێکتەرەکانی دیکە وەکو کەرتی گەشت و گوزار و کشتتوکاڵ و چەندین بابەتی دیکە بکرێت. بالضبط ئامە کێشەکەمان ئەو داهاتەیەمە کە دەستمانەکەوێت لە نەوتی فرۆشاوە تا نزیکەی مانگانە 420,000 بەرمیل نەوتە فرۆشین و ئەوی کە داهاتی کە دەستمانە گۆگڵ پوختەی داهات کە دەستمانەکەوێت لە نەوت نزیکەی 550 میلیۆن دلارەکە نزیکەی 100 میلیارەکە لەم حاڵەتا بەداخۆ ئێمە خۆتان نەزانن هەرێمی کوردستان هەرێمێکە زۆربەی ئابوووریەکەمان بەرخۆرە ئەو تا نزیکەی 1 میلیۆن و 400,000 موچەخۆرمان هەیە زیاتر لە 650,000 فەرمانبەرمان هەیە ئەوەی کە هەیە لە ساڵانی پێشوە خۆتان نەزانن لە 2014 حکوومەت هەرێمی کوردستان یاسای بودجەی خۆی نییە کەوا بینێتە پەرلەمان لە پەرلەمان پەسەند بکرێ ئەمەش تەمانێکێکە لەو کەم کوڕیانی کە حکوومەت هەرێمی کوردستان پێناسرێتەوە بەداخەوەی کە هەیە حکوومەت هەرێمی کوردستان لە ساڵانی پێشووە ئەو داهاتی کە دەستی کەوتووە لە بودجەی گشتی ڕاستەخۆ لە ساحەفتای بۆ خەرجی بەگەڕ کە بریتە لە موچە لە خەرجەکانی کە لە ساسیشی بۆ بەرهێنان بووە لە دوای 2014ەوە لەبەرێمە یاسای بودجەمان نەبوو بودجەشمان نەبوو ئەو کێشە سیاسی و ئابووری و شەڕ و کێشەکانی کەی وشکە ساڵی و هەروەها ڤایرۆسی کۆرۆناوە داهاتەکانی هەرێمی کوردستان کەمێک کرد نەتوانرا یاسای بودجەمان هەبێ و کۆمەڵی ئاستەنی گەشت هەموو ئەمانە وایان کرد کە ئەو داهاتی کە دەستمانێکە ڕاستەخۆ لە بەرەی ژمارەیەکی زۆر ڕێژێکی زۆری موچەخۆرمان هەیە بڕا بۆ بابەتەکانی خەرجی بەگەڕ بەداخۆی ئێمە نەمانتوانێت بە پلان یان جۆرێک لە زۆرەکان لە ساڵانی ڕابردووشدا کە هەمان بوو بێ بۆ من لە کەرتی کشتتوکاڵە لە ساڵێکی بودجەت تەرخان نەکراوە بۆ کەرتی کوشتاڵ ئێمە کە خۆتان نەزانن هەرێمی کوردستان هەرێمێکی کشتتوکاڵیە و هەزاران ساڵ پێش ئێستا شارەسانێتی کشتتوکاڵی لە دەشتی شارە زور و ناچەی چەمچەماڵ و سەرمۆ دیاری کراوە بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانێت ئەو بودجەی کە دەستمان کەوتو بودجەیەکی زەبەلا حاخۆتان نەزانن دوای 2023ەوە داهاتێکی زۆر لە بەغاوە هاتوۆتە هەرێمی کوردستانە کە ماگانە نزیکەی 1 تریلیۆن دینار هاتووە ساڵان نزیکەی 500 تریلیۆن دینار هاتووە تا 2013 بە 13 شەوە بەڵام دوای ساڵە نەهات هەموومانە ئێمە هاتین پارەکانمان بە داهاتی نەختینەوەی خەرج کرد بە تایبەتی لە خەرجی بەگەڕ و موچە و خەرجە ناپێویستیەکان نەمانتوانی پەرە بە کەرتە گرنگەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و لاینەکانی کە زۆر بەداخەوە تەمانەمەیەکێکە لەو کەم کوڕیانێکەوە هەرێمی کوردستان پێ ناسرێتەوە بڵێ بەڵێ کاتە توانین بڵین سیاسەتی ئابووری هەرێم شکست خواردووە بۆ پێی توانیوە بە پێی پێویست ئەو با بڵین ئەو سەرچاوانەی کە هەیەی بە شێوکی دروست سوودیان لێ ببینێت بەڵێ بێگومان ئابووری ناسێکمان هەیە حسێن مەهداوی ساڵی 1970 ئەم بیردۆزەی تەڕح کرد کەوتی ئابووری زۆربەی وڵاتانەی کە احتیمادیان لەسەر تاکسەرچاوی بە تایبەتی نەوت وڵاتانی کەندا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە ئێرانی جاران ئێستانە لەگەڵ وڵاتانی باکووری ئەفریقا باسیەوەی کردوتی ناکرێت ینی هەموو داهاتەکانمان ئێمە لە یەک سەرچاوە دەستمان کرد لە هەمان کاتا تەمان اعتیمادی ئابووری وڵات و هەرێم و حکوومەت هەمووی لەسەر ئەم بابەتێ تەمان ئاستەنگی و مەترسی زیاترە خۆتان نەزانن بە تایبەتی لە حاڵەتێکە مەسەن ئەگەر هاتوو ئاستی گشتی نرخەکان بە تایبەتی نرخی بۆ نەو دابەزێ داهاتی وڵاتە ڕاستە خۆ ینی کاریگەری هەیە لەسەری بەعکسی شو ئەگەر بەرزێتەوە کوێسا کە نرخی نەوت لەسەری $100 بۆتە هۆی سەرچاوێکی باش بۆ دەستکەوتنی داهاتی نەختێنین بەڵام مهمەوەیە کە بتوانین ئەو داهاتی کە لە ڕێی نەوتەوە یان سەرچاویشکەوە دەستمانەکەی بتوانین استقلالیکەن بۆ پەربێدانی کەرتەکانی کە بە تایبەتی ئەو کەرتانی کە لە واقع بوونی هەیە بە تایبەتی خۆتان نەزانێ ئەمە کشتتوکاڵ گەشت و گوزار خۆشبەختانە هەموو سەرچاوەکان و ڕەگەزەکانی ئەم دوو کەرتە لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە و خواستێکی گشتی گەورەشیان لەسەر و ساڵانە ژمارەی زۆر گەشتیاران هاتوچە هەرێمی کوردستانەکە لە هەمان کاتە کەرتی کشتتوکاڵی بەداخەوە نەتوانراوە ینی بتوانین پەرەیەک بدەین کەوا هیچ نەبێ بەرهەمی نیشتیمانیمان هەبێ بتوانین خواستی هەموویکی بە تایبەتی خۆشێنی نیشتیمانیمان هەبێ ئەوەی کە هەمان هەبوو ڕاستەخۆ خەرج کراوە بۆ خەرجی بەگەڕ لەگەڵ هەنێ سێکتەرکەوە ناپێویستن لە واقع ئابووری کوردستانە گرنگەکە ئەوەی کەوا بەداخەوە ئێمە ئەبووە زیاتر احتیماد ماوەکو وڵاتانی کەنداوی عەرەبی تا ساڵ 1970 ئەوانیش ڕاستەخۆ احتیمادی سەرەکییان لەسەر و داهاتە بوو کە دەستیانەکەوت لە فرۆشتینەوەتەوە بەڵام ئێستا سەری شانشینی سعودیە بکە ڕوئیایەکیان هەیە بۆ 2023 هاتوون پەرەندا بە کەرتەکانی ئابووری بە تایبەتی کەرتی گەشت و گوزار بە تایبەتی کەرتی کشتتوکاڵ هەموو ئەمانەوایان لێ کردو طبعاً بۆ داهاتی کە دەستیان کەوتۆ لە ڕێگەی فرۆشتنی نەوت و غازەوە وای لێ هاتووە ینی مەترسیەکانیان لەسەر کەمتر بۆ تۆ لە حاڵەتێک ئەگەر هاتوو ئاسی گشتی بە تایبەتی نرخی نەوت دابەزی ئەوان کێشانیە چونکە سەرچاو
سەرچاویکەی دایەتیان هەیە. باشە کاک سەرکۆ کەواتە تۆ باز لەوە دەکەی هەر وڵاتێک ئەگەر بێت و دەوڵەمەند بێ بە سەرچاوی سروشتی وەکو نەوت و غاز بە بۆنەی نرخی ئەو نەوت و غاز و هاوکات بە بۆنەی سیاستەوە بە تایبەتتر لە عێراقدا ڕەنگە جارێکی دیکە جێی مەترسی بێت. گومانیتیانە بەڵێک بزڵبێت لە ساڵانی ڕابردۆ کاتێک ئاستی گشتی ئاستی نرخ دابەزی بە نرخی نەو دابەزی نرخی بەرمیلی نەوت گەڕایەوە بۆ نزیکەی $20 و کەمتری هەنەجار بە ئاینە ئەفرۆشا لەم حاڵەتە ئابووری عراق بەشێکی گشتی تووشی داتەبین بۆەوە بۆ حکوومەتی عراقی پەنای بردە بەر قەرزی گشتی و قەرزی ناخۆی وای لە هات قەرزێکی زۆری کرد لە ئێستا کاتوانی کاتێ نرخی نەوت بەرز بووی ئێستا داهاتێکی نەختینەی باشی دەستکەوت و ئەتوانێت لە ڕێگەم داهاتەوە قەرزەکانی باتەوە بەڵام ئەوەی لە عێراقا هەیە بوونی قەبارەیەکی گەورەی داهاتی نەختینەیە کە لە ئابووریە ڕاستە نەختینەی گرنگە بەڵام مهمەوە ئیستیقلال بکرێت بۆی بتوانین ئابووری ڕاستەقینەی پێ بەرهەم کە بەرهەمی داری بەرهەمی نیشتیمانیە کە بتوانین کردە ئابووریەکان هیچ نەبێ خواسی ناخۆ پڕکاتەوە بەداخەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانە ئێمە اعتمادەکەمان لەسەر تاکسەرچاوی فرۆشتی نەوتە ڕاستە لێر و لێرە مەسەلەن جارجار پلانەکەی شتێک لەو حاڵ بەڵام لەبەرەوەی کە بوجەمان نیە ئەمە ئەو بودجەیەکە دەستمانەکەی و داهاتێکە دەستمانەکەی لە فرۆشتی نەوتەوە ڕاستەخۆی ئەمە ئەینەوە بە خەرجی بەتایبەتی خەرجی موچە و خەرجی بەگەڕا هەموو ئەمانەوەی لێهاتوو ئەمە فقط داهاتێکی نەختینەمان دەسەکەوی جارێکی خینە بازارەوە بەڵام بازار توانای وەڵامدانەوەی ئەم خواستە گشتی نییە کە خەڵک پێداویستەکانی پڕکاتەوە ناچار ئێمە لەم حاڵەتا پەنابێنە بەردەرەوە تێبینێکی لە ترازی بازرگانی عراق و هەرێمی کوردستانە تای تەرازوی هاوردەمان زۆرتر لەم حاڵەتێشە سلبیە هەموو داهاتەکە نەختینەکانمە بە شێوەیەکی گشتی ڕاستەخۆشە گیرفانی ئابووری وڵاتانی ئەو وڵاتانی کە هەناردی کەلوپەل بۆ ئێمەیەکەن ئەمەش تەمان مەترسی گەورەتر دروستە بێت حاڵەتێکە بۆ نمونە ئێستا هەڵاوسانێکی گەورەی هەیە لە ئاسی گشتی نرخەکانە بە تایبەتی لە مادە خۆراکیەکانە ئەو تا تێبینیەکەین هەموو خەڵک مەسەلەن هەموو حکوومەتەکان بەدوای ئەوە گەڕن بەدیل و چییە مەسەلەن بۆی کەوا ئاسی گشتی نرخەکان لە هەڵاوسان بەرز بۆتەوە لە خواردن و خواردەمەنیە بۆی شەڕ ناکۆکیە سیاسیەکان وشکە ساڵی ڤایرۆسی کۆرۆنا هەموو ئەمانە ئێمەکەوە دەستمانەکەیە تێبینیەکەن لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە هاوردەمان زۆرە پێداویستەکانی ناخۆی هەرێمی کوردستان لە سانەوەت یان بەپێی ئەمەرە نار ڕسمیەکان لە دەرو هاوردەیەکەن تاڵان ئەمەش کاریگەری ڕاستەخۆی لەسەرەوەیکەوە ئابووری ئەم وڵاتانە لە لای کەش بە ئابووری فشەڵ ناسراون چونکە هەر گۆڕانکاریێک لە نرخی نەوت تا ڕووبدا کاریگەری ڕاستەخۆی لەسەر کۆی جمگەکانی ئابووری باشە ئەوەی کە هەرێمی کوردستان کەمترین بەشداری بە کەرتەکانی کشت و کاڵ و پیشەسازی و گەشت و گوزارەکات بۆ بەدەستێنانی جاهاتی ناوخۆ دەتوانین بڵێن دەگەڕێتەوە بۆەوەی کە پلانێکی سیاسی یاخۆ سیاسەتی ئابووری نیە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێڕەوی بکات و پشت بە فرە سەرچاوە ببەستێت حتمما بەڵێ بزڵێت ئەو داهاتێکە دەستمانەکەی ئەمە نەمانتوانێت بخەینە گەڕ بۆ پەرپێدانی کردەکان بە تایبەتی کردی کشت و کاڵ و کردی گەشت و گوزار خۆتان نەزانن ئێمە دەشتی شارەزوو دەشتی هەولێر دەشتی بتوێن هەموو دەشتەکانی کە هەموو ڕێگەزەکانی کردی کشت و کاڵ لە هەرێمی کوردستانە هەیە بە جوتیاری نمونەیشەوە لەم حاڵەتە ئێمە نەمانتوانیوە داهاتێکی باش لە بودجەی گشتی تەرخام کرێن بۆ کردی کشت و کاڵ کە بتوانین پەرە بە کردی کشت و کاڵ بێن و تا گلێ و گازەندەی جوتیاران و هەموو لایەنەکانی کە ڕاست ئێستا وشکە ساڵی دیاردەیەکی سروشتیەوەی دەسەڵاتیانە بەڵام ئەکرێ حکوومەت هاوکار بێ زۆر گرنگە لەم حاڵەتە مەسەلەن ئێمە چۆن نەتوانین پەرە بە کردی کشت و کاڵ بن تەمان ناکرێتەوە لەلایەک پەیڕەوی سیستەمی بازاری ئازاد کە لایەکەش بڵێ بەرهەمی نیشتیمانی ئەپارێزم عادەتەن بەرهەمی نیشتیمانی بە باجی گومرگی ئەپارێزە کاتێکە من سنوورەکانم کرابێتەوە بە ئاسانی شمەک و بەبێ گومرگێکی ئەوتۆ شمەک و کەلوپەلی بیانی بە تایبەتی لە کردی کشت و کاڵ بگاتە بازارەکانی هەرێمی کوردستان بە نرخێکی کەم عادەتەن بە کابرێژ ڕوەکات ئەو نرخێکەوە کەمە هۆشیارێکی نەتەوەیشمان نییەکەوە ئەمە ڕووکەنە بەرهەمی نیشتیمانی لەم حاڵەتە ئەو کەسێکەوە خەریکی بەرهەمی نیشتیمانی بە تایبەتی لە کردی کشت و کاڵە پاشکەزە بێتەوە چونکە نەتێچوونەکەی دەرێن هەتونە بۆ فرێشە و بازارکردنەکەی سەقاتە لەم حاڵەتە بەڵێ ئێمە بەداخەوە بەهۆی نەبوونی پلانێکی استراتیژی گرنگ بە تایبەتی لە دوو کەرتە استراتیژیەکە کشت و کاڵ و گەشت و گوزارە نەمانتوانێت هیچ نەبێ نەمانتوانێت خۆشیێنی نیشتیمانیش پیاکەین ئەوە تا ئێمە احتیمالی سەرکیمان لەسەر هاوردەیە یەک ئەگەر تێبینی بکەین خوانە خواستە کێشەیەکی سیاسی لە ساڵی 2007 ڕیا کێشەیەکی سیاسی ناکۆکیەک کێشەیەک ڕوویا ئەمە خۆتان نەزانە بازاڕەکانی هەرێمی کوردستان پێویستن پابندی بە بازاڕەکانی جیهانەوە لەم حاڵەتە ئەمەش هاوڵاتیان تەمان باجی قورسەکە دەدەن بەڵێ زۆر سپاس بۆ سەرکۆ یونس ئابووری ناس کە لەگەڵ مابووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ